هیوا خزمەتی عێراقەکە، هیوا نابێت تۆ لەسەر بودجەی 12.7 تعاملی لەگەڵ، هیوا نابێت وەکو سنتەرێکی تری شێرپەنجەی تعاملی لەگەڵا بکەیت. کاکتۆر لێرە لەوێ باسەکرێت کە کەمی دەرمان هەیە لە نەخۆشخانەی هیوا، ئەمە زۆر جارە بێ بە تێچوویەکی زۆر لەسەر نەخۆش و کەسوکاری نەخۆش. هۆکاری ئەم بابەتە چییە؟ عێراق یا هەرێمی کوردستان ئەم بابەتە؟ سوپاس دەکەم. خۆی گرفتی دەرمان کە باسەکرێ بەمانەی ئەوە نییە خستەخانەکە خزمەت گوزاریەکانی وەستا بێت، بەڵام بۆ من وەکو بەڕێبەری ئەم نەخۆشخانەیە ئەگەر یەک نەخۆش لە ڕۆژێکا بێتە لام گرفتی دەرمانی هەبێت، لای من گرفتێکی گەورەیە، چکە ژیانی نەفەرێکە، ژیانی هاوڵاتیەکە، ژیانی مناڵەکەیان دایکێکیان باوکێکە. ئێمە گەر باس لە گرفتەکە بکەین پەیوەندیەکە پەیوەندی بەچێوە، پەیوەندیەکی گشتگیرە، بەڵام ئەکرێت چەند خاڵێکی چارەسەر بێت کە بتوانرێ بکرێ. ئەتوان بڵێم یەکێ لەو شتانی بۆ زۆر گوێتان لە گرفتی هیوا بێت، لەبەرەوەی هیوا خزمەتێکی گەوراکە لە زاخۆ تا بەسڕە، نەخۆشێکی زۆری ناوەڕاست و خواروی عێراقم بۆ دێ. کاک دیلان هەر ئیمڕۆ کە جەناب لێرەی نەخۆشە کاتبوو خەڵکی کەرکووک بوو پێویستی بە چانی مۆخی ئێسک بوو کابێ من بۆی بکەم. لە کاتێکا بەداخەوە حکوومەتی عێراق کە ئێمە داوای تەڵەبی تعزیزی لەکەین کە ئەڵین تایبەتمەندیە بدە بە نەخۆشخانەیەوە، کە بە سوپاس و زۆربەی پەرلەمانتارەکان لەسەر خەتن بۆ ئەم بابەتە، بەڵام هێشتا نەمانتوانیەوە ئەو فکرەیە یاخود ئەو ئەقلێتە سابت کەین لە ناو حکوومەتی فیدرالی کە هیوا خزمەتی عێراقەکە، هیوا نابێت تۆ لەسەر بودجەی 12.7 تعاملی لەگەڵ، هیوا نابێت وەکو سنتەرێکی تری شێرپەنجەی تعاملی لەگەڵا بکەیت، لەبەرەوەی بەشێکی زۆری نەخۆشی ناوەڕاست و خواروی عێراق لەم نەخۆشخانەیە چارەسەر دەگرێت. من بە نمونە پێ دەڵێم ئەگەرم هیوایە تەنها خزمەتی شاری سلێمانی بکردە، باوەڕ کە کەمترین گرفتی دەرمان و شوێن و پێداویستی پزیشکیە بوو، من هێستا گرفتی شوێنیشمەیە لەبەرەوەی نەخۆشێکی زۆری ناوەڕاست و خواروی عێراق دێ. و لەگەڵەوەشدا بەڕاستی ئەو گرفتەی کە هەیە لە داهاتی سندوقی شێرپەنجەکە کەمی کردووە، بەپێی قانونەکە دەبێت لە بودجەی گشتی، وەگەر بودجەی گشتیش نەبێت دەبێت هەنگاو بنین بۆ بودجەی سیادی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشە پارەیەک مانگانە یاخود ساڵانە لە سەرەتای ساڵەوە بدرێت بەم سندوقە، بۆی بە هەموو لایەک بتوانین ئەو گرفتانەی کە هەیە کە کەمی کەینەوە. بەڵام هەنگاوی ئەساسی ئێستا ئەوەیە کە ئێمە بتوانین حکوومەتی فیدراڵ خۆی لیژنەیەک بنێرێ، چێکی ژماری نەخۆشەکانی ناوەڕاست و خواروی عێراقە، بۆی تێبگات لەو دۆخی کە لە هیوا ئەو گوزارێ بۆ ئەوەی ئەو تەڵەبە تعزیزیانە یاخود ئەو داواکاریانی کە لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە دەکات پێیان بە زووترین کات چارەسەر بکرێت. ئێوە قسەتی ئەوەتان لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق نەکردووە کە هاوڵاتیانی ناوەڕست و خوارویان ئێرە و بە شێوەیەکی باش خزمەتیان نەکرێت، بەڵام لە کاتێکە کاوان دەرمانیشی بەو شێوەیە نانێرن؟ کاک دیلان ئێمە لە کابینەی پێشووی حکوومەتی فیدراڵا وەزیری تەندروستی عێراق خۆی هاتێرە، چوینە خوارەوە باوەڕەکەی زیاد لە دە نەخۆشی عەرەبی بینی کە خەڵکی بەغایتی ئابوو هاتبوو لێرە چارەسەری وەرەگرن، خۆی لی پرسیوتی ئەو خزمەتەی لێرە من بۆ مەکرێ لە بەغا نییە، خۆیان ئەگەیان لەمەوە هەر دوێنێ من لە ڕێگەی ئەندام پەرلەمانی فراکسیۆنی یەکێتیەوە سروەخان قسەم لەگەڵ بەڕێوەبەری کاروباری هونەری ناو وەزارەتی تەندروستی سەحەی عێراق کرد لەسەر دۆخی توژوانی هیمۆفیلیا لە شاری سلێمانی، کە من پێم وتم کاکە ئێمە ئەو ژمارە زۆرە کە داوا ئەەکەین هۆکار یەکەمیەوەیە کە هیوا ژمارەی زۆر نەخۆشی لە پارێزگاکانی تری هەرێم و عێراقیشەوە بۆ دێ تێگەیشتنیان هەیە، بەڵام لەوە چەمە پێویستی بە بڕیاری باڵاتر و پێویستی بە بڕیارێکی جەریئانەترە کە بکرێت بەوەی هیوا مڵکێکی گشتی هەموو عێراقا نەک تەنها شاری یان هەرێمێک. قەناعەتیان بۆ شتە هەیە؟ هەتا ئێستا توانم پێت بڵێم لە تەعامولەکانیانە ئەو شتەم نەبینیوە، من هیوادارم تێگەیشتنیانە بێت، چونکە من یەک شتەڵێم کارەکەی من ئینسانیە، بەڵام ئەگەر ئێستا من و تۆ بەیەکەوە بڕۆین بڵێ دکتۆریات با بەیەکەوە ئەو نەخۆشانەی کە بەستی خەڵکی شاری سلێمانی و سەر بەم ئیدارەیەن کە لەم شوێنەی ئێمەیان لەم زۆنەی ئێمە هەیە ئەوانی کە با جیاب بکەینەوە باوەڕ کە ئەتوانم پێت بڵێم لەوە چێ بەشێکی زۆری نەخۆشەکانە بلابەرین بڵین کاکە ئێوە بڕێنەوە بۆ شارەکانی خۆتان لەبەری حکوومەتی عێراق تایبەتمەندینەوە و لە دابەشکردنی ئەو بودجانەش کە تایبەتە بە دابینکردنی دەرمان لە حکوومەتی هەرێمیش تایبەتمەندی نەدراوە بە هیوا بەڵکۆ تعاملێکی ئاسایی کەوتراوە ئەمە خزمەتی شاری سلێمانی و ئەطراف و پارێزگای هەڵەبجاکە لە کاتێک ئەمە خزمەتی هەموو ناوەڕاست و خواروی عێراقەکەم گەواهیدی ئەو قسەی منیژەوەی ئەچینە بەشی مناڵان چەند نەخۆشی لەیە کە کوردی نازانن لە چانی مۆخی ئێسک گەورەترین پرۆسەمان ئەنجامدا بۆ هاوڵاتی خۆشەویست کە دانیشتووی شاری دوهۆک بوو. کاکتۆر هەندێک لە دەرمان لێسای لە نەخۆشخانەی هیوا دەست ناکرێت، منێشە لەو کەیسانی کاگەدارم کە دەرمانیەکە بۆ ماوەی 3 ساڵە بێ بەکاری بێنێ نەخۆشەکە هەر پاکەتێ لەو حەبە بە $1000 ئەمە بۆ هاوڵاتیش یاسایی کە فەرمانبەرێ بێت ئەتوانێ بەدابین بکات، ئێگەر نەتوانێت دابینی بکات چی بکات کە لە نەخۆشخانەی هیواش دەست نەکەوێت؟ من پێت ئەڵێم تۆ ئەڵەی پاکەتێک بە $1000 من پاکەتم هەیە بایی $6000
نەک فەرمانبەرێک کەسێک کە ئیشێکی باشی شێتوانێت 3 ساڵ دابنیشی هەموو مانگێک 6,000 دلار با بە دەرمانێ واتە بە نزیکەی کاکاتە توانە پێ بڵێم 9 میلیۆنەکە کاتە ڕۆژی 300,000ەکە بۆ یەک دەنەکە نەخێر بێگومان ئەمە ئەرکی حکوومەتی هەرێم و ئەرکی حکوومەتی فیدراڵە کە کار لەسەر ئەم بوارە بکات چونکە شێرپەنجە ئیمڕۆ من و تۆ قساکەین بەیانی وەرە عیلمێکی تازەترێ پێشکەوتنی تازەترێ بەڵام لە هەما کاتە دەبێت سەرمایه‌داران خێرخوازان هەموو ئەو لایەنانش کە پەیوەندیدارن بە بابەتەکەەوە هاوکاری نەخۆشخانەی هیوە و هەموو سنتەرە شێرپەنجەکانی هەرێمی کوردستان بن. دکتۆر بۆ خەڵک چی بکات کە دەستی نەکەوێت نەخۆشەکەی دەبەر بنرێ؟ نا بێگومان وەکو پێم وتی و توشمە قسەیە قورستترین شت لای منەوەیە کە توژبوویکی شێرپەنجەیەتە ژوورەکەی من ئەڵێ دکتۆر من توژبووم پێویستم بە چارەسەرەکەی من پێی بڵم ناتوانم دابینیکەم بەڵام دڵنیا بە هەنگاوی باشنراوە و دڵنیاش بم من هیوادارم لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی نوێی کوردستانە چاوێک بەو ڕێنمایانی کە تایبەتە بە سندوقی شێرپەنجە بدرێتەوە خۆتەزانی لە ئێستادا ژمارێکی زۆر لە کارگەکان ژمارێکی زۆر لە پاڵاوگەکان ژمارێکی زۆر لە معامل دروست بووە کە بە پێی قانون هەموو ئەمانە دەبێت بەشێک لەو باجەی دەیدەن بە حکوومەت دابین کرێ بۆ سندوقی شێرپەنجە و بۆ کڕینی دەرمان بۆ توشبان و حکوومەتی هەرێمیش دەبێت لە ئاستی باڵا بێتە سەرخەت بۆ تعاملکردن لەگەڵ حکوومەتی بەخا لە دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانەی هیوە. کاتێ پێ بخەمە ناو نەخۆشخانەی هیوا و چاپێکوتن لەگەڵ هەچ کە دکتۆرەکانە بکەم ئەڵم چیرۆ چیولایە کە زۆر پێی کاریگەر بوو بیت لەسەر هیوا چی پێی کاریگەر بوویت شتێکم بۆ بژارەوە. وەڵای من هەموو ڕۆژێکە لێرە دانیشم خۆتەزانی ئەوانەی کێنە لای من چیرۆکەکانیان قورسە کاریگەرە لەبەرەوەی بۆ گرفتی هەیە لە دابینکردنی چارەسەر بەڵام ئەتوانم پێت بڵم یەکێ لەوانی کە بیرمە تازەیە ئەوەی کە جێی نیگەرانی من بوو خێزانێک بوون هاتن پێویستیان بە جۆرێک نەشتەرگەری بوو بەڕاستی کە بەداخە ئەو جۆرە نەشتەرگەریە نەئەکرا لێرە و لەگەڵەوەشدا کابرا وتی وەڵای دکتۆر لە دابینکردن و گەڕان بە دوای چارەسەرە یەک سیارەمە بۆ ئەویشم فرۆشتووە کە لای من بەڕاستی زۆر قورسە ئینسان بگاتەوەی خان و ساری بۆ فرۆشە لە دابینکردنی چارەسەر بۆیە من هیوادارم خێرخوازان هاوکارمان بن چیرۆکەکانی ئەم هیوایە زۆر جێی دڵنیگەرانیە زۆر قورسە مناڵێ مناڵێکە توژووی شێرپەنجە بێ مانگێک لەو قاوشە بمێنێتەوە من هیوایەدارم بەشێک لە گرفتەکان زۆر جارکاک دیلان لە دەسەڵاتی نەحکوومەتی هەرێم و نەحکوومەتی فیدراڵیشایە جاری وایە پێویستمان بۆیە نەخۆشە بنێرین بۆ وڵاتی وەکو ئیتالیا کێمە چەندین نەخۆشەنەی بەڵام حاڵتی دەگمەنیشەیەکە چارەسەرکی ئەو نەتێچۆکی قورسە زۆر جار هیچ ڕێنمایەک ڕێگەمان پێدانە من هیوادارم خێرخوازان خۆیان سەردانمان بکەن یەک لەو چیرۆکانە هەرێکیان چمکێکی بگرن و خۆیان بیبن چارەسەریکەن و بە دوای بچن ئێمەش دڵنیا بنەوەی پێمان بکرێت لە ڕووی لۆجستی و لە ڕووی پێدانی زانیاری و ئامادەی